أجري كم تبرد ماهرة كأجري زيادة بلان أجري ما نبونك وأجري في النوي القرآن بوهي. عن أبي موسى الأشعري رضي الله عنه قال وسلم كفي غمري صلى الله عليه وسلم فميتي ويني أو إيمان داري كواب أنا يخوي جورو مهربان ئێمە وەکو ئەکادیمیای بانگەواز بۆ فێربوونی زانستە شەرعیەکان لە کەناڵی ئاسمانی بانگەواز بۆ جاری حوتەم هەڵساین بە ئەنجامدانی خولی پێدانی سەنەد بۆ زانستە شەرعیەکان بۆ یەکێک لە کتێبەکان لە حوت شاری جیاواز ئەم خولانەمان کردوتەوە ئەمڕۆیش لە شاری هەڵەبجەی شەهید هاتینە نێو کەسوکاری خۆمان لە خوشکان و لە برایان خەڵکانێکی زۆر بەشداریان کردووە زیاد لە 250 فێرخواز بەشداری کردووە لە خولی پێدانی کتێبی التبیان في آداب حملة القرآن خۆشبەختانە لە شار و شارۆچکەکانی دەوروبەر و لە دوورتریشەوە تا لە کوردستانی ئێرانیشەوە خەڵک بەشداریەکەن لە ئەو خولانەی کە ئێمە ئەیکەینەوە لە شار و شارۆچکەکان کە لەم خولێشە لە شاری سنەی خۆشەویستەوە لە ڕۆژهەڵاتەوە خەڵکتیا بەشداری کردووە لە ماوەی چەند کاتژمێرێکە ئەو کتێبە بە کورتی بە پوختی شەرح ئەکرێ و ڕێنمایی چاک بە فێرخوازان ئەدرێ و دوای خولەکەیش سەنەد و بڕوانامەی ئەو کتێبە و ئیجازەی ئەو کتێبە ئەدرێ بە بەشدار بووە بێگومان بەشداریکردن لەم خولانە گرنگی و تایبەتمەندێکی زۆری هەیە چونکە بە ماوەیەکی کەم زانستێکی زۆر وەرەگیرێ و هەروەها نەریتی سەنەدیش زیندوو ئەکرێتەوە جاران خەڵک ئاوا عیلم و زانستی خوێندووە دەست بەدەست مامۆستا بە مامۆستا تا گەیشتۆ بە خەڵکانی دواتر ئەمە لەلایەک نەریتی سەنەد زیندووەکەینەوە لەلایەک بە ماوەیەکی کەم ئیسفادەیەکی زۆر ئەکا ئەو بەشدار بووە لە زانستە جیاوازەکانە هەر کەسێک لە باوەڕ و مەجالی خۆیە قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه بوني خوشة تاميشي خوشة هەندێک ئەڵەن شەمامەی بەڵام لە ڕاستیان ئەو شعیر ئەو دوژمانی لەلاکەوەماندارەی کەوا قورئان ناخوێنێتەوە کە مەثەلی تەمڕە وەکو ئەمڕۆ لە شاری هەڵەبجە ئێمە شاهیدی چالاکیەکی گرنگ و ناوازە ئەبین کەویش پێدانی سەنەدی کتێبی التبیان في آداب حملة القورآنە کە لە بەشێکی زۆری شارەکانی ئەم ناوچەیەوە تەشریفیان هێناوە بۆ بەشداریکردن و خەڵکێکی زۆر باش لێرە ئامادەن بۆ ئەوەی گوێ بگرن لە جەنابی مامۆستا و پاشان سەنەدی کتێبەکە وەربگرن بەڕاستی ئەم کتێبە گرنگە بۆ کەسێکە هەم بێوێ فێر بێ و هەم خەڵکی فێرکە بۆیە بە جۆش و خرۆشەوە هەم مامۆسایانی قورئان هەم قوتابیانی قورئان لێرە ئەمڕۆ ئامادەن بۆ پێشوازێکی باش لەم چالاکیە کراوە سوپاس بە خۆی پەروەردگار كما كنت ترتل في الدنيا شرع الله فمن دخل فيه فهو آمن يعني لو زيادة هذا رجل آتاه الله القرآن بسم الله الرحمن الرحيم وبه نستعين بشكل بخيرات دانكين بخيراتي كالكودي بردي شكين بكرتي جيراني أمدي السعيميان بتايبتي مديتي السنة كالسنة دين ويا أم علم وري جيري تاكاتا كسيا كم لدور ويما جرنجا لامان يكم تبيان في آداب حملة القرآن ما من يور رحمة الخوال يبيت دو توري سريجة آداب ما مصال لقل في رخواسة آداب في رخواس لقل ما مصال غير يخويا بالراسية ما دو توري جرنجن لم رجاريش سنتر القرآن كان مدرسة القرآن كان مزجوتا كان كأم خالتي أشرك راوت وزور جرنجا بو يمي أواني ما مصان أواني كتابين أم آدابان اللي خويا أنا شركنا وبهري في بدن شون خدمة بالقرآن القرآن إيش كلامي خويا تاخو من شارەکەمان کۆمەلگاکەمان و وڵاتەکەمان بەهرم بێ لە سوودەکان و کاریگەریەکانی قورئان ئەوەش لە کۆتاییدا سوود و کاریگەریەکە بەسەر هەمومان ئەشێتەوە و خوای گەورە پاداشی ملیاکباتەوە هیوادارین ئەم دەوراتانە ئەمە دیسانە زیاتر بێت بەدابەتی مەجالسی عیلمی و عالمە بەڕێزانە کە تەمەنێک لە خزمەتی ئیسلام و مسلمانە هەبوون ئیمامی نەووییەکێکە لەو عالمە بەڕێزانە و ڕەحمەتی خوای لێ بێت بە خوای گەورە پاداشی ملیاک بداتەوە نفاق عقدي سكاني دولة من ترين كساني قيامة أمانة لو يلا سفيان يقولون سفيان الثوري سفيان عمر قسيان أكاي شيء كان بدستي مركزاني كوا أو قريب القرآن والسنة هنا إمام النووي رحمه الله
الفائدة